بەڵێ هێرش و بردومان و وێرانکاری لادیەکانی کوردستان لەلایەن ڕژێمی تورکیاوە ئیدانە دەکەین. دیارە ئێمە وەکو خەڵکی گوند دڵگرانین بەوەی کە گوندەکانی کوردستان لەلایەن فڕۆکە زەنجەکانی تورکیاوە بردومان دەکرێت بە بیانووی هەبوونی گەرەلا و هەبوونی چەکدارانی پەکەکە. ئەمە هێرشێک نییە تەنەها بۆ سەر هێزێکی چەکدار، ئەمە هێرشە بۆ سەرخاشی هەرێمی کوردستان، تێکدانی دەرونی بارودۆخی هاوڵاتیان و جوتیارانی هەموو کوردستانە. نیگەرانی خۆمان دەردەبڕین. جیا لەوەش ئێمە وەکو کورد دەمێکە بەدەست ئەم کێشە و گرفتانەوە دەناڵێنین، لە جیات ئەوەی کە وڵاتانی دراوسێ هاوکارمان بن و بازرگانی و شێوازی بەرهەمهێنان بە ئێکەوە بکەین، ئەوان وێرانکاری دەخەنە سەر وڵاتەکەمان و جوتیاران لەسەر کار و کاسابەتی خۆیان وە دەردەنێن، وا دەکەن دڵە ڕاوچێ بکەوێتە نان و نەتوانن بە ئارامی بژێن. جێگەی داخە کە حکوومەتی هەرێمی کوردستانی شەڕوەستێکی نییە بۆ لە ناو خۆی خۆشمان لە کوردستان هاوکاری هێزە نایارەکان و ڕژێمە دیکتاتۆریەکان دەکرێت. ئەمە بۆ قۆناغی ئێستای کورد باش نییە. داوا لە سەرکردایەتی کورد و لانە سیاسیەکان دەکەین کە کۆک و هاودەنگ بن بۆ پاراستنی خاچی کوردستان و چۆن دەڵێ بە شێوازێک یەکگرتوو بن وڵامی ئەم ناڕەوایەتیە بدەنەوە. ڕاستە ئێمە وەکو دەوڵەت سەر بە دەوڵەتی عێراقین، بەڵام حەقە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانی فشار بخاتە سەر حکوومەتی عێراق کە سنوور و خاچی خۆی پارێزێت و دەوڵەتانی دراوسێ هێرشیان نەکەنە سەری. بێگومان پێمان ناخۆشە کە دوژمن بستێک بێتە ناو خاکەکەمان، بەڵام بەداخەوە ئەمانە لە دەسەڵاتی ئێمە هاوڵاتیدا نییە. ئەمانە دەستی ناوخۆی تێدایە کە دوژمن هاتوتە ناومان و لە ناو خاچی خۆمان ڕۆڵی خۆمان دەکوژن. پێمان ناخۆشە چونکە ئێمە ئەو سەردەمەشمان دیوە، سەردەمی حکوومەتی بەحسیشمان دیوە، هیچ فەرقێکی نییە. ئەو کاتیش دەهات ئەوەندە دەزانی لە دەیەکی جیرانە دەیانگوت چەند کەسێک شەهید بوون، جەشوان بوو، گاوان بوو، بەدەگمەن پێشمەرگەی دەگرتەوە، چونکە هەر خەڵکە هەژارەکە بوو ئەو کاتیش بەر شاڵاوی دوژمن دەکەوت و شەهید دەکران. من تایارە کۆپتەری ئەوسا لە کەرکووکەوە دەهات تقریبان دەتزانی، زاگەر بەدەنگەکەی وایە بە ڕادیۆ بە ئیزای وایە دەزانی. بەڵام ئێستا تایارە پیا بووە کۆنتترۆلە لە ئاسمان دێ ئیشەکەی خۆی دەکات دەگەڕێتەوە و هەستیش پێ ناکەینەوە، دەنگیشی نایەت. زۆر ناخۆشە بۆ ئێمە بەڕاستی. وەڵاهی داواکاری ئێمە چییە؟ ئێمە بەڕاستی دابش بوون بەسەر دەوروبەرماندا، هەندێک سەر بە ئێران، هەندێک سەر بە تورکیا. بەڕاستی ئەمانە دەگەڕێتەوە بۆ سەرکردەکانمان دەبێت حەز بەو بەرپرسیارەتە بکەن، نەهێڵن دوژمن بێتە ناو خاکەکەمان. ئێمە هیچ نەبێ سەر بە عێراقین، عێراق دەبێت پارێزگاری لەم خاکە بکە، بەڵام کە تۆ خەڵکی ناو خۆت سەرکردەکانی خۆت سەرکردە کوردەکان باشیان نەبێ، حکوومەتی عێراقیش بەرگری لە خاکەت ناکاو. گومانی تێدا نییە دەستی ناوخۆ تێدایە لە هەر هێرشێکی دوژمن کە دەکرێتە سەر خاکەمان و ڕۆڵەی کورد دەکوژدێ. وەختی خۆشی لە کاتی ئەنفالەکەی ئەگەر جاژ نەبووایە پێشڕەوی جەیشی عێراقی نەکردایە بەو شێوە نەدەبوو ئەنفال و چیمیا باران و دەربەدەری خەڵکی کورد و ئاوارە نەدەبوون. کورد زۆر لە مێژە ئەوە بۆ چەندی سەدە دەگەڕێتەوە لەبەر زەبروزەنجی تورکیا و ئێران و حکوومەتی عێراقدایە و سووریاش لە هەموو لایەکان مافەکانی پێشێل دەکرێت و گەلی کوردیش یعنی لە هیچ گەلانی وڵاتەکانی کە کەمتر نییە کە هەموو ساحب دەوڵەت و کیانی خۆیانن، بەڵام ئەوەی کە میلەتی کووردە، میلەتی کورد بۆ خۆی بە عام ینی بەڕاستی سەرکردایەتێکی وای نییە کە بە خەم میلەتەکەەوەی بێ. تەوان ئەوانە چایان بڕیوەتە هەموو خاچی کوردستان، ئەوانە دەیانێت دەوڵەتی عوسمانی زیندووکەنەوە، نانەوێت ئەوانە ینی ئەوان کێشان خاکەیە، کێشیان داگیرکردنی وڵاتەکەمانە. بەڕاستی ئەوانە هیچ شتێکی باشیان لێ چاوەڕێ ناکرێوانە بێن خزمەتی میلەتی کورد بکەن. ئەوانە دەیانەوێت ئەو بەڕاستی ئەو برانی پەکەکە تەمان ئەوە ئەگە کوردی دڵسۆز مابێ ئەوانن لەسەر خاک و لەسەر هەر چوار پارچەی کوردستان شەڕەکەن.
ئەوانە هیچ یعنی فەرقێک ناکەن لە ناوبێن پارچەکانێکی کوردستان یعنی ئەوان دەتوانێت ینی توانی ویشانە وە کردوشانە بەکردەوە بە کرداریان هەبوو لە هەموو ناوچەکانی کوردستان کە شەڕیان کردووە کە خەبات و تێکۆشان و جێدەستیان دیارە بەڵێ ئێمە بەڕاستی زۆر دڵگران ئێستا لەو ڕۆژانە هاتوون لێرە لەو گوندی ئێرە لە من خاڵخاڵانێ تەبەن ئەوانە هەموو بەکرێ گیراون ئەوانە هەموو خیانەتی بە تایبەتی میلەتی خۆمانە کە ئەوانە دێن بەڕاستی تورک دێ بە تارەی ئەوانە ئەو گوندانەی بۆریومان کردووە ئەوە 5 هاوڵاتی شەید کردووە ئەوانش هیچ فەرقیان نییە ئەوانش هەر کورد و برای ئێمن بەڕاستی ئێمە هەموو خەڵکی کوردستان دڵگرانە بەڕاستی پێ بڵێم بەڵام ئەوە کە خەڵکی کورد بە ئامی دڵگرانە هیچی بەدەست نێو میلەتە تەنانەت ئەمە بەس ئەم سەرکردانە و بنەماڵەکانی خۆیان نەبێ حکومڕانی ئەم کوردستانی دەکەن دەسەڵات لە بندەستی ئەواندایە ئەوان بێدەنجەکەی ئەوان لەوەی دای مەسلحەتیان لەگەڵیانە تەبەن هاوکاریان دەکەن بە هەموو شێوەیەک هاوکاری دەکرن مەسلحەتیان لەگە مانەوەی خۆیانە